سڵاو بینەرانی خۆشەویست مەذهب چییە؟ مێژووی مەذهبگەرایی لە ئیسلامدا کەی پەیدا بووە؟ ئایا مەذهب لە کوردستاندا چ دەورێکی بووە بە تایبەتی مەذهبی شافعی؟ فەوزایی فتووا لە ئێستای هەرێمی کوردستاندا بە چۆمان دەگەێنێت؟ ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر عیرفان ڕەشید مامۆستای زانکۆی سلێمانی مناقەشە دەکەین. بینەرمان بن. مامۆستا بەخێر بێت. زۆر سپاس بۆ جەنابتە. پێشەکی حەز دەکەم مەسەلەی مەذهب مەبەستمان مەذهبی فقهیە شافعی و حەنەفی و ئەمانە. با بپرسم مەذهب بۆچی پێویستە؟ یاخود ئەگەر مەذهب نەبێت چی؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ جەنابتان و سپاس بۆ ئەرکوماندووبوونی بەڕێستان. لە ڕاستیە خۆی لە خۆیدا مەذهب بریتیە لە خستنەگەڕی هەوڵ و توانایی مجتەهیدێکی ڕەها، مجتەهیدێکی مطلق کە تواناکانی خۆی ئەخاتە گەڕ لە سەرچاوەکانی تەشریع هەڵێنجنانەکە بۆ دەرخستنی حکمێکی شەرعی لەو سەرچاوانی کە پیانەوترێ سەرچاوەکانی تەشریع. مەذهبگەراییش ئەوەیە کە کەسێک نەگەیشت بێتە پلەی مجتەهیدی ڕەها شوێن ئەم کەسە بکەوێ کە مجتەهیدێکی مطلق و ڕەهایە کە ئەو توانیوێتی بە خستنەگەڕی تواناکانی خۆی حکمێکمان بۆ دەربهێنێ لەو سەرچاوانەی تەشریع کە سەرەکی ترینیان قورئانە، سونەتە، کۆدەنگی زانایانە، قیاسە. کەواتە مەذهب ڕوونکەرەوەی یاساکانی ئیسلامە. ئێمە ئەگەر تەماشای وەزیفەی پێغەمبەر بکەین سەلی الله عەلەیه وسەلەم، یەکێک لە وەزیفەکانی خوا فەرمێ وەئەنزەلنا ئیلەیکە الذیکرە لیتوبەیینە للناسی ما نوزیلە ئیلەیهم. ئەم قورئانەمان کە ناردۆتە خوارەوە بۆ تۆ بۆ ئەوەی کەوا تۆ دەوری ڕوونکەرەوە ببینی. ئەم قورئانە بۆ خەڵکی ڕوون بکەیتەوە، یاساکانیان تێبگەێنی. کەواتە بەهۆی بەرفراوانی زمانی عەرەبی وهۆی ئەوەی کە زمانی عەرەبی حەمالەت الئەوجوهە، یعنی وشەیەک هەڵگری چەندین واتایە، پێویست بەوە ئەکا کە زانایەک کە گەیشت بێتە چڵەپۆپەی زانست و زانیاری کە لە ئیسلامە بە مجتەهید ناوزەت کراوە زیاتر ڕوونکردنەوەمان باتێ و هەوڵ بدا ڕاستترین ڕاو سەرنجمان پێشکەش بکە بە پاڵپشتی بەڵگەی سەحیح و دروست. بەس مامۆستا با بڵێن ئەم مجتەهیدە یەک چییە ئەم پلەی ئەیەتێ دو ئایا هەر پرۆسەیەکی مێژووی نییە لە دوایە خۆمان دروستمان کردوانی مسلمان دروستی کردو نەک ئەوە بێ کە قاعدەیەکی ئیسلامی بێ یا لە پێغەمبەری ئیسلام خۆیەوە هاتبێ؟ لە چوارچێوەیەکی زانستیەوە ئێمە ئەم مجتەهیدە دەستنیشانەکەین. نە حاڵەتێکی مێژووییە بۆ ئەم کەسە دروست بوو بێ، نە حاڵەتێکی سۆزداری و عەفەویە کۆمەڵێک کۆ ببنەوە لە خۆشەویستیانە بۆ پێشەوایەک ئەم پلەیان پێبەخشی بێ. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ، ئەتوانین بڵێن هەر لەو سەردەمەدا جۆرێک لە مەذهب هەبووە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، بەهۆی ئەوەی کە هەندێک لەو سەحابە بەڕێزانەی کە لە خزمەتی پێغەمبەرا بوون عەلەیهی سەڵات وەسەلام نەک هەموویان گەیشتبوونە پلەیەک کە بتوانن درک بکەن لەو دەقانی کە لە بەردەستیانە یا بە بیرکردنەوەی خۆیان کە پێوترێ ئیجتیهاد جۆرێک لە مەذهب دروست ببوو لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. بەهۆی چیەوە؟ بەهۆی لێکۆڵینەوە، بەهۆی زانست و زانیاری، بەهۆی درککردنێکی زانستی کە لەم هاوڵە بەڕێزانەدا بووە. بۆ نمونە کە هاوڵێکی بەڕێز پێشنوێژی ئەکا بۆ دەستەیەک لە هاوڵانی تر کاتێک کە لەشی گران ئەبێ تەیەموم ئەکا، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پرسیاری لێ ئەکا بۆ، یعنی بۆ خۆت نەشۆردووە دەستنوێژ بگری ئەنجا ئیمامەت بکەی. ئەفەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەم ئایەتە هاتە بەرچاوم وەلا تولقوا بئەیدیکم ئیلە التەهلوکە. بەدەستی خۆتان دووچاری گرفت و ئاریشە و ناڕەحەتی مەکەن. کەواتە کە دووچاری ئاریشە و ناڕەحەتی کە مرۆڤ نەخۆش بکەوێ، سەرمای ببێ، خیارێکی تر و هەڵبژاردەیەکی تر لە بەردەستایەتی کە بریتە لە تەیەموم. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پەسەندی ئەکا. کەواتە ئەم پێگە زانستیە، ئەم درککردنە، ئەم هەڵێنجنانە لە دەقەیەک ئەم زانایە دروستەکە. بەس بمبورە مامۆستا بە واقعی تر قسە بکەین. ئەمە لە بڵێن واقعەیەکی بەسیتا کە بووە.
بەڵام فقهی شافعی مذهبی ئەبوو حەنیفە مذهبی مالکی جا بێجگەرە صادقی جعفر مذهبی جعفری يعني ئەم مەدرسانە زۆر معقدن زۆر تەفاسیلن زۆر مەذهبانەی کە جەنابەت ئاماژت پێکردن خۆیان خاوەنی ئوسوول و قەواعیدن شتێکی پرۆسەیەکی هەڕەمەکی نییە منیش ئەوە مەبەستمە پرۆسەیەکی هەڕەمەکی نییە پرۆسەیەکی زانستیە ئێستا تەماشای کتێبی ریسالەی ئیمامی شافعی بکەین یعنی دانانی ڕێساو یاسایەکە بۆ چۆنیەتی وەرگرتنی حکم من دڵنیام لەوەی کە ئەگەر مبالغە و زیادە ڕەویتیانە بێ تەواوی دادگاکان ئەمڕۆ شێوازی کارکردنیان تەماشا بکە کتێبی ڕیسالەی ئیمامی شافعی بهێنە لە ژێر ڕۆشنایی دەقەکانی ئیمامی شافعیدا کارەکان بەڕێواچێ چونکە بۆ ئەمە پێمان ئەڵێ چۆن یاسایەک وەربگرین کەواتە با من چۆن بڕوانینە دەق بمبورە با پرسیارەکە لەم قسەی بەڕێستەوە پرسیاری ترکەم کەواتە ئەو پرۆسەی شافعی و ئیمامی شافعی و ئەوانی ترێکن پرۆسەیەکی عەقلیە بە عەقلی خۆیان بە تەجربەی خۆیان ئەیکەن نەک شتێکی با بڵێم دینی بێت یانی لە دینەوە مەسەڵەن ئەو ئەساسانە لە عەقلی خۆیانەوە پێیگەیشتوون پێتوانێت ئەوە شوا بێت ئیجتیهادێکە خاڵی نییە لە عەقڵ بەڵام متەمەسیک بوونە بە دەق هەڵەنجنانە لە دەق لە ئەنجامی بیرکردنەوە و لە ئەنجامی گەڕانەوە بۆ نوقتە زانستیەکان مەسەلەن بۆ نمونە کاتێک کە ئیمامی شافعی تەماشای دەقێکی قورئانی کردووە تەماشای عامی کردووە پەیوەست بەم دەقە تەماشای خاصی کردووە پەیوەست بەم دەقە تەماشای مقەیەدی کردووە پەیوەست بەم دەقە تەماشای مطلقی کردووە پەیوەست بەم دەقە ناسیخ منسوخ لوغە هەموو ئەم شتانی تەتەڵەوبێژن کردووە واقعیشی خوێندوێتەوە یعنی خۆ مفتی کاتێکە فتوا ئەدا مجتەهید کە ئیجتیهاد دەکا ئەبێ تەماشای زەمینە بکە و تەماشای واقع بکە و تەماشای مستەفتی بکە ئەوەی کە داوای فتوای لێ ئەکا چونکە هەندێک جار ئەم فتوایە ئەم ئیجتیهادە گۆڕاوە ئیمامی شافعی کە لە عێراقا جۆرێک لە فتوای هەبووە کاتێک کە ئەچێتە میسر بەڵگەی بەهێزتری دەست ئەکەوێ تێڕوانینی زیاتری بۆ دێتە پێش لە هەموو فتواکان ئیجتیهاداتەکانی عێراق جگە لە 20 ئیجتیهادی کە هێشتوێتیەوە لەوانی تر پەشیمانە بێت مامۆستایەک شت هەیە ئەمە ئەو مقارنەی کە بەڕێزت لە سەردەمی سەحابە کردێت یعنی ئێستا ئێمەی مسلمان بەگشتی ئەوانەی کە خاوەنی مەذهبن پێمانەوتر مقلد ئەهلی تەقلید یعنی ئەبێ ئەم کەسە ڕێک لەسەر مەذهبی شافعی بڕوا و لەیلانەیە یا لەسەر حەنەفی بڕوا و لەیلانەیە بۆ نمونە کەسی جۆک شێخ ئەحمەدی طەیب کە شەیخی ئەزهەرە ئەڵێ مالکیە لە سەد تا سەد بێت شێوەیەک لەیلانایە یعنی بۆ ئەم تەقەیودە کە ئەحمەدی طەیب ئێستا بای خۆی مجتەهید دەبێت یعنی ئێمە خەڵکیمان پۆلێن کردووە بۆ لای چەند دەستەیەک دابەشمان کردووە بەسەر چەند ناونیشان و نازناوێکە لە ڕووی ئەوەی کە کێ ئەتوانێ حکمی شەرعی لە سەرچاوەکانی تەشریع وەربگرێ خەڵکی ئەکرێن بە چەند بەشەوە بۆ ئەبێ من لە سەد تا سەد شافعی بم ئەمە پێشێکێکە بۆ وەڵامەکەی جەناب مرۆڤەکان دابەشەکەین مجتەهیدە یا مقەلیدە مجتەهید بە هەموو جۆرەکانیەوە مجتەهیدێکی مطلق و ڕەها بێ مجتەهیدێکی مستەقیل بێ مجتەهیدێکی فی المەذهب بێ مجتەهیدێکی فی المەسئلە بێ مجتەهیدی فی التەرجیح بێ یا ضەبەطەی مەذهب بێ کامە لەم چوار پێنجە ئەگەر یەکێک لەمانە بوو با بۆ خۆی ئیجتیهاد بکە بە پێی ئەو پێوەرەی کە پێی گەیشتووە ئەگەر هاتوو نەگەیشت بۆ هەر یەکێک لەم پلە بەندیانەی کە باسمان کرد ئەبێتە مقەلید مقەلید کێیە مقەلید ئەوەیە کە خۆی ناتوانێ لە سەرچاوەکانی تەشریع یاسایەک وەربگرێ شوێن کەسێکەکەوێت کە ئەو توانیوێتی هەڵێنجنان بکە لە دەقەکانە کەواتە ئەو زانایی کە جەنابت باست کرد یا هەر زانایەکی تر ئەگەر خۆ دەرگای ئیجتیهاد دانەخراوە دەرگای ئیجتیهاد کراوەتەوە لە ئیسلامە ئەگەر خۆی بەس کرانەوە مامۆستاتا ئەسان مەسەڵەن بەڕێزتان ناتوانن بۆ نمونە ئەو فتوایەی کە عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێ بێ لەسەر تەلاق کردوێتی لێی دەرچن يقع الطلاق بالثلاث في جلسة واحدة لەبەر چی لێی دەرناچین لەبەر ئەوەی کە دەقێکمان لەبەردەستایە بەس زیانێکی زۆری بە خەڵک نەگەیاندووە نەخێر ئێمە دەقێکمان لەبەردەستایە ئەم دەقە کە تەماشای ئەەکەین الطلاق مرتان فإمساك بمعروف أخل چەند جلسەی جیاوازە بەڵ ئەو تەسریح بإحسان باش
ئەوەی کە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی السەلات وەسسەلام ڕووی داوە جارێ معنای ئاەتەکە چییە؟ ئەو تەلاقی کەوا دروستە ڕیجعەت بەدوایە بێتەوە ڕیجعەتی بکەیتەوە دوو جارە. جاری سێهەم یا ئەم ئافرەتە ئەهێڵیتەوە یا لی جیابیتەوە تەلاقەکەی تریش کۆتایی پێهێ. ئەمە کورتەیەک لە معنای ئاەتەکە. تەماشای سەردەمی پێغەمبەر بکەین عەلەیهی السەلات وەسسەلام. ئەو بەڵگە سەحیح و دروستانەی کە هەمانە ئەوەمان پێ ئەڵێ کە تەلاقی سێ بە سێ فی جەلسەتین واحیدە ئەکەوێ. ئەمە ڕای کێیە؟ ئەمە ڕای جمهوری سەحابەیە، ینی تێگڕای سەحابەی پێغەمبەر عەلەیهی السەلات وەسسەلام. ڕای هەر چوار مەزهەبەکەیە، چونکە شتێکمان نییە دەقێک معنایەکی لێ وەربگیرێ معنایەکی تری خەفی هەبێت هیچ کەسێکی تر دەرکی پێ نەکا تا بڵێن وەڵا ئەوە زەرەرمان لێ کردووە. ئەو معنایی کە لەو دەقە وەرگیراوە ئەوەیە ڕاستە لە متەئەخیرین وەکو شێخ ئیبن تەیمیە حەڕانی کوردی بە پێچەوانەی ئەم زانایانەوە قسەی کردووە لەسەر ئەو بابەتە شیعەش بە هەمان شێوە. بەڵام تەماشای هەڵسەنگاندنی دەلیلەکان بکەین کامیان بەهێزترە لە ڕووی لوغەوە، لە ڕووی بەڵگەی دیکەوە، لە ڕووی تێگەیشتن لە دەقەوە وە زۆرینە لەگەڵ کامیانایە. ئەمە بابەتەکە یەکلایەکاتەوە. مەسەکاتم کەمە ئەمە بچمە سەر واقعی خۆمان لێ پێتوە لە ئێستا لە هەرێمی کوردستانیانی لە عالەمیش بەگشتی مەسلەی مەذهبگەرایی لە چ ئاستی زۆرتر هەست ناکەین مەسلەی لا مەذهبیەت یا وەهابی زۆرتر سەلەفیەت تەنانەت لەناو ئەحزابی ئیسلامیشە دەوری هەبێ وەک لەوەی پەیوەست بوون بە مەذهبەوە بەم معنە قورسە. لە ڕاستیە لە عالەمی ئیسلامیە ئێستا بەڵێ هەستەکرێ بە جۆرێک لە بێ مەذهبی و لە وڵاتی خۆشمانە لە هەرێمی کوردستانە هەنگاوی بۆ ئەنرێ، بەڵام ئەوە فەوزایە بەڕاستی لە لامەذهبیەتە ضەبتی دەوڵەت وەکو سیستەمی حکومڕانی وە ضەبتی تاک وەکو تاکی کۆمەڵگە ناکرێ و لە دەست دەرەچێ. بۆچی؟ لەبەر ئەوەی یەکێک لە سوودەکانی مەذهب وەحدەی مسلمانانە. وەحدەی مسلمانانە فەوتێ لە لامەذهبیە. بۆ نمونە برایەتی و خۆشەویستی لە مزگەوتەکانە بە درێژایی 1000 ساڵی میلەتی کورد کە لەسەر مەذهبی شافعی بۆ یەک فتوامان هەبووە لە کوردستانی گەورەدا. زانایان تێڕوانی جیاوازیان هەبوو لەسەر فتواکە، بەڵام لە نەتیجای یەک مەذهب بووە. نوێشکردنمان، دەستنوێژگرتنمان، عیبادەتمان، حەجکردنمان، زەکاتمان یەکشت بووە. برایەتی و وەحدەی لەناو مسلمانانە دروست کردووە مەذهبگەرایی. بەڵام ئێستا ئێمە ئەبینین بە هەر ناوێک لەو ناوانەی کە جەنابەت ئاماژەت بۆ کرد ئێمە لەگەڵ ڕێزمانە بۆ هەر کەسێک هەڵگری هەر پاشگرێکە تاعن لە نیەتی هیچ کەسێک نادەین. بەڵام ئێستا ئەبینی لە شەریطی ئەخباری هەندێک لە تەلەڤیزیۆنەکانە یا لە ڕادیۆکانە فەوزایەکیان دروست کردووە. بۆ نمونە لە ڕەمەزانە ئەنجومەنی باڵای فتوا ئەڵێ کاکە دروستە تۆ بە پارەش سەرفی ترەبەی. ئەو ئەنووسێ بە هیچ شێوەیە دروست نییە. مەسەلەن بۆ نمونە کێشە ئەنێتەوە مەسەلەن ئافرەتێک کە دووگیان بە یاشی دەربێ، یەکێگەڵێ ئەبێ ڕۆژوو بگرێتەوە، یەکێگەڵێ نەیگرێتەوە، یەکێگەڵە فیدیە بە یەکێگەڵە فیدیە نەیە. تەماشایان فەوزایە کە دروست کراوە. بەس قەچێکە من بە قسە ئەمیانەکەم بەڕێزت یا کەسی تر بە قسە ئەوتریانەکات. ئەگەر مەسەلەن بۆ نمونە کەسێک ڕێڕەوەکەی خۆی لەسەر مەذهبی ئەحمەدی کوڕی حەمبەل بێ زۆر ئاساییە، بەڵام تەلفیق دروست نەکا و جۆرێک لە ئاژاوە دروست نەکا. ئێستا ئەزانی لە دروستکردنی ئەو لامەذهبیەتە مسلمانان تەنانەت لە مزگەوتێکەوە بۆ مزگەوتێکی تر ناکۆکیان هەیە، لە شارێکەوە بۆ شارێکی تر ناکۆکیان هەیە. شێوازی نوێژە بۆ ئێستا لە سعودیە ڕێگە ئەدرێ بە غەیری مەذهبی ئەحمەدی کوڕی حەمبەل فتوا بدرێ، ڕێگە ئەدرێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کەسێک بە ئارەزوی خۆی فتوا بدا، ڕێگە ئەدرێ بە پێچەوانەی هەیئەی کیباری عولەماوە کەسێک فتوا بدا. ئەی خێرە لە وڵاتی خۆمانە ئەو کەسانە ڕێگەیان پێ ئەدرێ، ئەوە ئەرکی حکومەتە کە ئەبێ زەبتی بکات. بیستومە لە سعودیە غەیری مەصحەفی حەفظ بە خوێندنەوە حەفظ ناڕن، بەڵە زەبت کراوە ئەو شتانە. بۆیە پێویستیە لە هەرێمی کوردستانی شایستە ئێمە ئەنجومەنی فتوای باڵامان هەیە. ئەم ئەنجومانە هێڵە گشتیەکانی دینداری و خواناسی و ئەحکامی دیاری کردووە. بۆیە پێویستە لەسەر حکومەتی هەرێمیش لەسەر هێڵ بێ بۆ جێبەجێکردنی مەذهبێکی دیاریکراو کە مەذهبی شافعیە بۆ ئیستیقرارکردنی وڵات، بۆ گەڕانەوەی ئاشتی، بۆ گەڕانەوەی برایەتی بۆ ناو خەڵکی، بۆ ڕێگەگرتن لەو کەسانەی کە نەگەیشتونەتە ئاستی فتوادان. ئێمە خوا بە مسلمان دروستی کردوین و پیرۆستترین ناویش لای ئێمە مسلمانێتی و ئیسلامێتیە. هەر پاشگرێ لەو پاشگرانەی کە دروستە بێ ئەگەر بیخەینە ژێر ینی عینەک و چاویلکەی زانستی و مێژووی لی دەرناچێت. زۆر باشە مامۆستا با بێمە سەر بڕگەیشتر کە بەلامەوە گرنگە. کورد وەکو بەڕێزت باست کرد
تقريبا اگر مبالغه نبي غير شيعكي او يتلا سطي شافعي وای مذهب بله يعني الكردي باكور وكردي رجلات باشويش باشا بۆچی کورد وا بە شافعیەوە گرتووە ئەگەر ڕاست بێ ئەم قسەی بۆ شافعی مەذهبیان لە کاتێکا شافعی قوڕیشی عەرەبیە مەسەلە هۆکاری شافعی بوونی گەلی کورد ئەگەڕێتەوە بۆ مەدرسەی نظامیە لە بەغداد لە ساڵی 549 کۆچی کە دامەزراوە زانا کوردەکان پەیوەندیان بەو مەدرسەیەوە کردووە کە چەندین زانای گەورەی تیابۆکەیەکیان حوجەت الئیسلام ئیمامی غەزالیە زانا کوردەکان کە لەوێ خوێندویانەوە پێگەیشتوون توانیویانە ئەم مەذهبە نەقلی کوردستان بکەن شێوازی لە یەکچوونی دیراسەی زانایانی کورد لەگەڵ مەدرسەی نظامیە خاڵی لەیەکچوویانەیە و خاڵی جیاوازیشیانێ لە مەدرسەی نظامیە زاناکان دابەشە بوون بەسەر وانەبێژەکانە ئامادە باشەکانە ئامۆژگاری کارەکان زانایانی کورد هاتنەوە وانەبێژەکانیان دانا مستعیدیان دانا پلەیەک پێشەوەی بێتە زانە سوختەیان دانا فەقەیەک کە تازە دەست ئەکا بە خوێندن لە مەدرسەی نظامیە پارە وەرەگیرا لەلایەنی مدەڕیسەکانەوە زانا کوردەکان شانازیکی گەورەیە لە وانەوتنەوەدا پاریان وەرنەگرن ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کورد شافعی مەذهب بێ بەدەر لەوەی کە کورد خۆشەویستێکی بۆ ئالوبەیتی پێغەمبەری شەو صلی الله عليه وسلم کە ئیمامی شافعی ڕەبتی بە ئالوبەیتی پێغەمبەرەوەیە صلی الله عليه وسلم لە ڕووی نەسەبەوە وەگەلی کورد توانیوێتی سوودی زۆر لە مەذهبی شافعی ببینێ هەم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی برایەتیەوە لە ڕووی مێژوویەوە چۆن ینی لە ڕووی ثەقافەت و ڕووناکبیریەوە مەذهبی شافعی مەذهبێکە کە ئیمامی شافعی خۆی کۆمەڵێک خەسائیس و تایبەتمەندی تایە یەکەم پێوترێ ناصیر السنە زۆر پابند بۆ بە سنەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو ئەئیمەکانی تروانە بوون بەو شێوەی ئیمامی شافعی لەو پلەیەدا نەبوون بەڵێ پابند بوون بە سنەتەوە بەڵام مەذهبی وا هەیە لایەنی ڕەئی زاڵترە بەسەر لایەنی بیرکردنەوەی لە دەق بۆیە ئیمامی شافعی پێوترێ ناصیر السنە نزیکترین مەذهب لە مەذاهیب لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەذهبی ئیمامی شافعیە ئەو جارە ئیمامی شافعی خۆی کەسێکی شاعیر بووە مەلاکانی کورد بە کاریگەری ئەم لایەنەی ئیمامی شافعی بەشێکی زۆریان شاعری ناوازیان لێ دەرچووە وەکو شێ معروفی نۆدەی وەکو مەولانا خالیدی نەقشبەندی وەکو بیتوشی وەکو زۆرێک لەو شاعرانی ترکە بەڵێ مەلاکانی کوردەکانی خۆمان نالی و مەحوسێ کوچکەی بابان و ئەوان لە ڕووی مێژوویەوە تەماشا بکەی ئەبەن عەنجەد ئێمە بۆمان ماوەتەوە مەذهبی شافعی کە ئەمە خاڵێکی گرنگە چونکە زانایەک یەحیای کوڕی یەحیای لەیثی کاتێک کە ویستی شەرحی موەطە ئیمامی مالیک بکە اعتیمادی کردە سەر شەرحی یەکێک لە زاناکانی مەنتەقە و ناوچەکەی خۆی وتیان بۆ وتی چونکە خەڵکەکەی ئێمە لە ڕووی مێژوویەوە بەم مەذهبە بەم ڕیوایەتە ڕاهاتووە کە ئەمە بۆ ئێمەش دروستە ئەم پرسیارە بەلامەوە گرنگە کاتم کەمە ئێمە وەکو کورد توانیمانە بەهۆی شافعی مەذهبەوە مەسەن خۆمان جیا بکەینەوە لە نەتەوەکانی تر توانیمانە ینی ببێتە هەوێنێک بۆ نەتەوە چی یانە چه سوودێکمان بینی لەمش بە ئەو نەبووە کۆمەڵێکمان شافعی کۆمەڵە حەنەفی چه دەورێکیە بوویان قاسم لۆ قسەیەکی جوانی هەیە ئاڵێ کورد سوودی لە مەذهبی شافعی بینی کە سونیەتی خۆی لەدەست نەدا باش بە دراوسەیەتی لەگەڵ شیعە نەیتوانی هەژمونی خۆی بەسەر مەذهبی کورد زاڵ بکە بەس خۆ تورک و عەرەب سونەن بەڵێ بەڵام ئێمە دراوسێمانە لەوانەیە وڵاتێک مەذهبێکی تری هەبێ بەس دراوسێ ئەو فکرەیە نەبێ بەڵام هەڵکەوتەی جوگرافی کوردستانی گەورە وایە کە بەشێکی زۆری دراوسەی مەذهبێکە کە پێچەوانەی مەذهبی ئەهلی سونەتەوە ئێمەش پێچەوانەی ئەوانی و لە هەمان کاتیشا مەذهبی شافعی ئەو ڕوانەی کە باسم کرد چ بۆ نمونە لە ڕووی سیاسیەوە ئەوەندەی سەرکردەکانی کورد مەلا بوون و شێخ بوون کە هەستیان بە چەوسانەوەی میلەتەکەیان کردووە بە دافعی ئەو مەذهبە بۆ نمونە یەکەمین کەس کە کۆماری بۆ ئێمە دروست کردووە مەلایەک بووە پێشەوا قازی محەممەد شێخێک کە سەرە ئەگرێ خۆی و 11 لە موریدەکانی ئیعدام کرێ لە پێناوی دۆزی گەلەکەیە شێخ سەعیدی پیرانە شێخێک کە بگیرێ لە دەربەنی بازیانە و ببرێتە هیندستان شێ مەحموودە مەلایەک کە درێژترین شۆڕش بۆ کورد دابمەزرێنێ مەلا مستەفای بارزانیە ئەمانە هەمویان شافعی مەذهب بوون کەواتە شافعی مەذهب تەئسیری
لایەنی نەتەوەیی و سۆزی نەتەوەی لەسەر کەسایەتی ئاینیەکان دروست کردووە کە پابند بن بە مەزهبەوە و سۆزیشان بۆ خاک و بۆ خەڵک و بۆ نیشتیمانی خۆشیان هەبێت. مامۆستا تۆ پێت وایە مەسەلەن ئەم شێخ و مامۆستایانی ئاینی زۆرتر لەو ڕۆکار خوان کەسانی دینی بوون با بڵێم بە ئەو پاڵنەرە نەبووە کە وای لێ کردوون کە با بڵێن بۆ کورد هەوڵ بن بەس خۆیان ئەوە بوون ینی مووقعەکان ئەوە بوو بەکاریان هێناوە چونکە مەسەن ئێستا تورک سونێ عەرەبی عێراق سونێ ئەوان حەنەفی مەزهبن هەرچیان هەردوو ینی ئەمە چ دەورێکی هەیە لەمە ئەو دەورەی هەیە کە تۆ تەماشای ئیمامەکەی خۆتەکەی کە ئیمامی شافعیە زوڵمی قبول نەکردووە لە عێراقا عێراقی بەجێهێشت ئامادە نەبوو خۆشی ڕادەست بکە بۆ ئەمە کاریگەری نەبێت لەسەر پێشەوا قازی محەممەد کە خۆی ڕادەست نەکاو ئەویش دەوڵەتێ دروست بکە بۆ کاریگەری نەبێت لەسەر مەلا مستەفای بارزانی کە شۆڕشێت دابمەزرێنێ و خۆی تەسلیم دەکات بۆ کاریگەری لەسەر شێخ مەحمەد حەفید نەبێت کە خۆی ڕادەست نەکا بۆ تاریخیان نەخوێند بێتەوە لەم ئیمامەوە فێری ئەمە نەبوو بن ئیمامی شافعی مەسەلەن کاتە پیانوت قورئان مەخلوقە ئیشارەتی کرد بە پەنجەکانی فەرمووی بەڵێ مەخلوقە یعنی پەنجەکانم ئەم سیاسەتە ئەم حکمەتە بۆچی پەیڕەو نەکرێت لەلایەنی مەلایەکەوە بەگەڕانەوە بۆ بابێ موسڵ مەسەلەی فەوزای فتووە تۆ پێت وایە ئێستا فەوزا هەیە لە فتوای لە کوردستانە سەرەتای دەستی پێ کردووە بەڵێ و ئەگەر بەریشی لێ نەگیرێ ئێستا بەداخەوە بینین زۆرێک لەو کەناڵانەی کە هەن کەسێک ئەهێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن کە ئەهلی فتوانیە هێشتا زۆری ماوە بۆ ئەوەی بگاتە ڕادەی تەلەبەی عیلم بەڕاست و چەپە فتوا ئەدا کە ئەمە بڕوا ناکەم لە هیچ وڵاتێکە ئەمە هەبێت دیاردێ نەکرد لە فتوای مامۆستا لە خوێندنەوەی هەر دین بە گشتیە بۆ نمونەش محەممەد شەحرۆرەوە و چێ و چی ولا تازە بۆ دین بە گشت بەڵێ ئێمە باسەکەمان لەسەر مەزهبە ئەگەر ئێمە بگەڕێینەوە بۆ ئەوەی کەوا محەممەد شەحرور یا حەسەن حەنەفی یا مەسەلەنێکێکی تر باز لە دینکە پێم وایە ئەو بابەتێکی تر بێ بەڵام ئێمە کە بڵین وەکو فتوا مە بەسمەوەی هەر مەسەلە لا مەزهبینی هەر لە دینی شە خوێندنەوەی مغایر هەیە بۆ ئەهلی سونە زۆر طبیعیە ئیسلام خۆی دینێکی منفتیح و کراوەیە و ڕێگەشیاوە خەڵک خوێندنەوەی بۆ بکە خەڵک هەڵسەنگانی بۆ بکە ئیسلامەکو خۆی لەم بابەتە نەترساوە و ڕێگەشی داوە تەنانەت تۆ تەماشای حیوارەکانی قورئان بکە قورئان گفتوگۆی شەیطان فرعونی نەقڵ کردووە بۆ ئێمە مامەستا بەسمەوەی ئەو فەوزا هەر لە فتوا هەنێ لە زۆر شتی تر هەیە بۆن وا سێری نەکەین کە ئەمە دەوڵەمەندکردنی عەقڵی ئینسانی کوردی ئاساییە بەڵام لە کاتێکا خوێندنەوە بۆ دین لە یاسا و ڕێسا زانستیەکان لا نەدا ئەگەر لە یاسا و ڕێسا زانستیەکان لایدا فەوزایە مەذهب ئەگەر هاتوو فتوا لە ڕێژکە ڕاستەکەی خۆی لایدا کەوتە دەستی کەسانی نائەهل فەوزایە و ئیلا ئەگەر کەسانی عالم و زانا تەبەنی بکەن و قسەی لەسەر بکەن بە سنگێکی فراوانەوە قبوڵ تۆ پێت وایە ئێستا ڕەوتی سەلەفی یا ڕەوتی ئیسلامی سیاسی فەوزا دروستەکەن لەم بارەوە ئەگەر پێچەوانەی مەذهبی سائیدی کورد بکە مەذهبی شافعیە بەڵێ بەو شێوەیە بەڵێ مەسەلەن بۆ نمونە تۆ ئەگەر ئەڵێی هەڵسەنگاندنەکەم بۆ شافعی تۆ لەو ئاستانی کە هەڵسەنگان بۆ شافعی بکە هێشتا تەلەبەیەکی ئێستا من جاری وایە ئەبینم یا ئەبیستم کەسێک گەڵێ شافعی لەم بابەتانەی پێکاوە شافعی مجتەهیدێکی سربەخۆ تۆ یەک هێشتا تەلەبەی دەرچووی کۆلێژێکی یا دەرچووی لای مامۆسایەکی ئاینی گەیشتیتەوە ئاستەی کە هەڵسەنگاندن بۆ شافعی بکەیت کەسێکی تر بکە حتا قسەی کەسەکەی تریش لەبەر ئەوە ئێمە ئەگەر بەدافعی ئەوەی سەلەفی بوون قسە بکەین هەر ئەم چەمکە بیهێنەرە ژێر هەڵسەنگاندنی زانستی و تاریخیەوە هەڵە دەرەچێت لە ڕۆزانستیەکەیەوە هەڵەیە چونکە ئەگەر تۆ بیکەیتە مەذهب ئەبێ ئوسول و قەواعیدێکە بێ پێچەوانەی مەذهبەکانی تر کە نییە لە ڕووی تاریخیشەوە مێژووی 300 ساڵە کە پێغەمبەر فەرمێ خەیر القورون قەرنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم لەگەڵ ڕێزمانە بۆ کەسێک کە هەڵگری هەر پاشگرێکە و هاکەذا هەموو بیر و بۆچوون و فیکرەکانی تر بیر و بۆچوون و فیکر بیر بکاتەوە بەڵام بۆی نییە لە ئەحکامی شەرعیە ڕەفز بکە قبول بکە بەبێ ئەوەی پێوەرێکی زانستی لەبەردەستیابێت بینەرانی بەڕێز ئەم جارەش هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیەمان تا ئەڵقەی داهاتوو میوانێکی تر و بابەتێکی تر خواتان لەگەڵ